دەڤەری ڕاپەڕین هەمیشە وەک قەڵایەک بووە بۆ کۆمەڵی دادگەری و لە هیچ بارودۆخێکدا پشتیان لەو هێزە ئیسلامیە بەرنەداوە و فەرامۆشیان نەکردووە. لە پای دڵسۆزی و هەوڵ و هیمەتیان مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری دیدارێکی سوپاس و پێزانینی بۆ تیمەکانی بانگەشەی هەڵبژاردننی سنوورەکە ئەنجامدا. بە پێی ئیسپانزانێکەوە مەراسیمێکی ڕێلێزێنان و دەستخۆشی و سپاس بۆ سەرجەم ئەو برایەنە کە هاوشێوە و هاوشانێش بۆ خوشکانش مەراسیمێشتر ساز دەکەین. مەڵبەند و بازنەکانی هەڵبژاردننی مەڵبەند لە سنوورەدا توانیویانەکە زیاتر لە 5-6 سەردانی ماڵان بکرێت و زیاتر لە 100 لیژنەی جۆرا و جۆر لە سنوورەکەدا تەشکیل بکرێت. کرێسپاس بخۆی پروەر دەنگدەرانیش بەڕاستی لە سنوورەکە سەربارەی ئەو هەموو بارودۆخە تایبەتێکەوە لە ئەو هەڵبژاردنەدا هەبوو، بەڵام دەنگدەرانیش بە تایبەت لە سنوورەکان کۆمەڵی دادگەریان بەڕاستی لە ئاستی خۆی داهێشتەوە وەشتوانیان کە بەهێزی کۆمەڵی دادگەری لە سنوورەکەدا بپارێزن بۆی کە زیاتر لە 11,000 دەنگ لەو سنوورە لە کۆی ئەو 34,000 دەنگێکەوە لە سنووری بازرگانی سلێمانیدا بەدەست هات. دوای ئەوەی کە ئەندامان بە شێوەیەکی گشتی تێپەنجەیان دیار بوو، شەونخونێکی زۆر کراوە، سەردان و بەسەرکردنەوەیەکی زۆر کرا. سوپاس بۆ خی گەورە بەدەمەوە هاتنێکی زۆر باش هەبوو لەلایەن خەڵک و جەماوەری ئیسلام دۆستی ئەم دەڤەرەوە بۆ پرۆژە و بۆ بەرنامەی کۆمەڵی دادگەری و ئیشاءالله لە داهاتوودا پشت بەخوا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکمان بە گشت ئەندامە دڵسۆزە لە هاتووەکانی ئەم دەڤەرە هەوڵ دەدەین ئیشاءالله دەنگی ڕاستەقینەی کۆمەڵ بگێڕینەوە بۆ ئەم سنوورە. ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی سەرکەوتووی کۆمەڵ ستایشی خەڵکی دەڤەرەکە دەکات و دەڵێت دەڤەری ڕاپەڕین جێگای شانازین بۆ کۆمەڵی دادگەری کە یەک لە سەرسەی دەنگەکانی لە دەڤەری ڕاپەڕین بووە. سەردانی مەڵبەندی ڕاپەڕینمان کرد کە یەک لە سەرسەی دەنگەکانی کۆمەڵی بەدەستێناوە کە ئەوە جێگەی دەستخۆشیە و ئەوە ئەمڕۆ ئاماژەمان پێدا ئەوەی ئەوێ کاندیدی هەبێ لە پەرلەمانی عراق و پەرلەمانی کوردستان ئەبێ پشت بەو ناوچەی بۆ دەڤەری بتوێن پشتدەر ببەسێ. بۆیە وێڕای سوپاسکردنیان، وێڕای مەمنون بوون لێیان، وێڕای ئەوەی کە خۆمان بە قەرزاری ئەو دەڤەرە زانین ضرورە ئاوڕێکی جددی بدرێتەوە لەو دەڤەرە بەوەی کەوا ئەو مەڵبەندە وەکو مەڵبەندێکی ئاسایی سیر نەکرێ. لە ڕاستیە ئەو دەڤەرێکی پڕخێرە بۆ کۆمەڵی دادگەری، بۆیە بێ کۆمەڵی دادگەریش خۆی بە قەرزاری ئەو دەڤەرە بزانێ و ئەوەی لە توانایدا هەیە بیکا بۆ ئەو دەڤەرە. ئەم جارەشیان خەڵکی دەڤەری ڕاپەڕین وەک هەمیشە بۆ کۆمەڵ بەوەفا بوون و دڵسۆزی و خەمخۆریەکانیشان لە هەڵبژاردنەکاندا ڕەنگی داوەتەوە و پشتیوانی سەرەکی ئەو هێزە ئیسلامیە بوون و نەیان هێشتووە نەیارانی زەفەری پێ ببەن. داواش دەکەن سەرجەمی شار و شارۆچکەکانی تر ئەهلی وەفا بن و بە پشتیوانیان هێزی ڕاستەقینەی کۆمەڵ بگەڕێنەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.